سەرکەوتنەکان ئەم ساڵ لە سەرکەوتنی ساڵانی تر دەست پێ بکەین، یان ئێمە ساڵانی ڕابردووش بە هەمان شێوە سەرکەوتنی باشمان بەدەستهێناوە، هەم لە تاقیکردنەوەی نۆی نیشتیمانی و بە هەمان شێوە لە 12 ئامادەیش سەرکەوتنی باشمان بەدەستهێناوە. ئەم ساڵیش زنجیرەی سەرکەوتنەکان کە بەردەوام بۆ ساڵیش سەرکەوتنەکانمان کە لە پلەی یەکەم خوێندکارێکمان هەیە، لە پلەی دووەم دوو خوێندکار، لە پلەی سێمیش بەهەمان شێوە دوو خوێندکار، لە کۆی گشتی پلەی 1 تا 10 29 خوێندکارمان لە دەیەکەمی هەرێمی کوردستانە لە تاقیکردنەوەی وزاری لەسەر ئاستی هەرێمی کوردستان. و ئەمە ئاماژ بن لەو پرۆگرامانش بەڕاستی ئەوەیە کە ئەو کە ماوەی 25 ساڵە ئەو خوێندەگانە دامەزراوە هەر لە سەرەتاوە ئامانجەوە بە کە میکانیزمێک دروست بکرێ کە خوێندکار بۆ سیستەم و میکانیزم تێپەڕی لە کۆتاییدا کەسێکی نمونەیی خوێندکارێکی نمونەی لەسەر ئاستی کەسایەتی زانستی کۆمەڵایەتی بەرهەم بێت بۆ کۆمەڵگا. و دواتریش ئێمە لە ماوەی ئەو 25 ساڵە کۆمەڵێک پرۆگرامی هەمە زۆر لەناو پەروەردە و فێرکردن جێبەجێ کراوە کە کۆی گشتی ئەو شتانێک کە پێشکەش کراوە بە قوتابیان ئەوە بۆ کە لەسەر سێ ئاستی سەرەکی کارمان کردو، ئەویش پەروەردە فێرکردن، ئاراستەکردن، ڕابەرایەتیکردن.